ڕۆژی یەکەمی دەست بەکاربوونی ستافی نوێ یەکێتی قوتابیان و لاوانی دموکراتی کوردستانە ئەم دوو ڕێکخراوە لە پێشووتدا دوو ڕێکخراوی جیاواز بوون لە بواری کارکردنە دوایی لە پرۆژەیەکدا بە ناوی کۆنگرەی یەکگرتن یەک خراون و ئێستا لە بواری کارکردندا وەکو ئارزمکردن ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی کارە کۆمەڵێک بەرنامە و پرۆژە و چالاکی باش کە هەیە کە خزمەت بە قوتابیان و لاوانی کوردستان دەکات هەر لە زاخۆ هەتاکو خاناقی ئەوەی کە زیاتر لە بواری ناوەندەکانی خوێندنە گرنگی دانا باسی بەرزکردنەوەی زانستی خوێندن گەشتی زانستینە و کۆمەڵێک چالاکی دیکەی کە بوار دەدات بۆ بابەتی و بەرهێنان و داهێنان ناو زانست و لەناو ناوەندەکانی خوێندنە کۆمەڵێک خول و دەوراتی پیشەین کە دەکرێنەوە دەرفەتی کارە بەرنامەی ئەکادیمیە وەرزشیمان هەیە و فێرگاتی وەرزشی کە دەکرێتەوانێ بۆ ئەوەی گرنگی بە بواری وەرزش بە شێوەیەکی زانستی و تەندروستانە و هەروەها لە بواری پێشووترداوە یەکێتی لاوان ڕۆڵێکی باش و بەرچاوی هەبووە لە بواری وەرزشە گرنگی زیاتر بەمە دەدرێت بۆ هەوڵ دەدرێت ڕێ بخرێتەوە لە فۆرمێکی ماحەل.